ئەو نقطە ڕەشەدەی زیادە بێت زیادە بێت تا تەواوی دڵدا دەپۆشیت کە دایپۆشی ئەو نوری ئیمانی کە لە ناخت هەیە لە ناو دڵت هەیە ناتوانێت ئاعزاکان کەڵکی لێبێنن لهم قلوب لا يفقهون بها ولهم آذان لا يسمعون بها ولهم أعين لا يبصرون بها عندما كان هن بەڵام عاطلا پەککەوتونە ناتوان کات چەند مسلمانت هەیە چاوی هەیە دڵی هەیە هەموو شتێکی هەیە بەڵام دڵەکەی مردووە بە زیندوی دڵی مردووە چاوەکاری ئیش ناکەن زاڵم و مەزلومی لێک ناکات حەق و ناحەق و گوناح و ئەوەی هیچ لێک ناکات هەموو بەلای یەکسان تەواو وەکو دڵی لە حەق ماڵ وێران بووە ئەم عەلا قولوب ئەقفالها دڵی قفڵی لێدراوە ئەو ڕانە ئەو قفڵە بەڵام ئەو ڕانە چیە ئەو ڕەشایەتیە کە ڕەشایەتی گوناهە پەردەی ئەبێتە پەردە بەسەر دڵمان قەتماغێک بەسەر دڵمان وا لێکەکەوە ئینسان تووشە و حاڵەتان ناکات